سلااوڕێز وێوە بینەرانی خۆشەویست بە یارمەتی ئەڕێیان یاوکار ماتومەتەوە خدمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ڕێزلێنان لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە سنە و دیواندەرە. گیان لە دەستانی 5 کەس بەهۆی هەڵمژینی گازی مۆنۆکسیدی کەربۆن لە کوردستان. هەڵبژارنی مامۆستایەکی ڕاضی کورد وەکو باشترین زانای جیهان. ڕێپێوانی پیاوانی قامیشلوو بە بۆنەی 25 نوامبر. کۆبوونەوەی کرێکارانی شیرکەتی موبین سەنعەد لە پاڵاوگەی ئادیش. ناڕەزایەتی خانەنشینکراوانی کارخانەی ماشینسازی لە عێراق. کۆبوونەوەی کەشاوەرزانی ئیسپەهان لە ساڵڕۆژی سەرکوتی بزوتنەوەی جوتیاران. لە سەرکاردەرکردنی 230 کرێکار لە کارخانەی پارسۆلۆزی شوش. گیان لە دەستان و ژاراییبوونی 8 کرێکار لە شارەکانی هەمەدان و قۆم. وا خۆ پێشاندانی دژبەرانی شەڕ لە چەند وڵاتی جیهان. درێژە هەواڵەکان. ڕێزلێنان لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە سنە و دیواندەرە. ڕۆژەی دووشەمە 28 خەزەڵوەر بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە شارەکانی سنە و دیواندەرە لەسەر مەزارەکانیان کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانیان گرت. بە پێی وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە هاوکات لەگەڵ دووهەمین ساڵڕۆژی گیانبەختکردنی حەبیب فەتحی لە دیواندەرە و حسێن عەبدپەنا لە شاری سنە بنەماڵەی ئەو دوو گیانبەخت کردووە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خواست لەسەر مەزارەکانیان کۆبوونەتەوە و وێڕای ڕێزلێنان لە فیداکاریەکانیان پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردوێتەوە. گیان لە دەستانی 5 کەس بەهۆی هەڵمژینی گازی مۆنۆکسیدی کەربۆن لە کوردستان. سەرۆکی ئۆرژانس و بەڕێوەبەرایەتی ڕۆداوەکان لە زانکۆی زانیاری پزیشکی کوردستان ڕایگەیاندووە کە لە سەرەتای مانگی ڕاستبەری ئەم ساڵەوە تا بە ئەمڕۆ 32 کەس بەهۆی هەڵمژینی گازی مۆنۆکسیدی کەربۆن ژارایی بوون و 5 کەسیان گیانیان لەدەستاوە. بەوتەی بەرپرسانی بێهداشت و دەرمانی کوردستان ئاماری ژاراوی بوون بە گازی مۆنۆکسیدی کەربۆن جێی نیگەرانیە و ئەم ساڵ لە چاو ساڵی ڕابردوو ڕێژەی قوربانیان زۆرترە. لە پەیامارەکان لە سەرەتای مانگی ڕاستبەری ئەم ساڵەوە تا بە ئەمڕۆ سەرجەم 32 کەس 22 پیا و دەژن بەهۆی هەڵمژینی گازی مۆنۆکسیدی کەربۆن ژارایی بوون کە 11 کەسیان لە شاری سنە، 9 کەس لە شاری سەقز و 6 کەسیان لە شاری قوروە بوو. هەڵبژاردنی مامۆستایەکی ڕاضی کورد وەکو باشترین زانای جیهان. بە پێی راپۆرتەکان کۆچەر بیرکار مامۆستای ڕاضی لە زانکۆی کەمبریجی بەریتانیا لەلایەن گۆڤاری پراسپێکت وەکو باشترین مامۆستای زانکۆ لە ساڵی 2024 زاینیدا هەڵبژێردراوە. گۆڤاری پراسپێکت هەموو ساڵێک چاوێک بەسەر توێژینەوەی بیرمەندانی جیهان دەخشێنێت و ئەم ساڵ ئەو گۆڤارە مامۆستا کۆچەر بیرکاری وەکو باشترین بیرمەندی ساڵ لە نێو 50 مامۆستای گەورەی جیهان دەستنیشان کردووە. کۆچەر بیرکار لە ساڵی 2010 زاینیشدا میداڵیای فیلدز کە بە نۆبێلی ڕاضی ناسراوە و 84 ساڵ پێشکەش بە گەنجانی بیرمەندی ڕاضی دەکرێتی وەرگرتبوو. ڕێپێوانی پیاوانی قامیشلوو بە بۆنەی 25 نۆڤامبر. ڕۆژەی دووشەمە 28 خەزەڵوەر پیاوانی شاری قامیشلوو لە سەروبەندی 25 نوامبردا ڕۆژی بەرانگاربوونەوە لەگەڵ تونند و تیژی دژبەژنان ڕژانە سەر شەقام و پشتیوانی خۆیان لە ژنان و کچانی کوردستان دەربڕی. بە پێی راپۆرتی میدیاکانی ڕۆژاوای کوردستان سەدان کەس لەو چالاکیەدا بەشدار بوون و لە کاتی کۆبوونەوەیاندا لە مەیدانی شەهید ڕۆدبار جەواهیر عوسمان ئەندامی خۆ بەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان لە شاری قامیشلوو سەبارەت بە بارودۆخی ئەمڕۆی ژنان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرکوتی سیستماتیکی ژنان لەلایەن دەوڵەت میلەتەکانی تورکیا، سووریا و ئێران و سەپاندنی سزای ئەدام بەسەر وریشە و پەخشان عەزیزی قسەی بۆ خۆ پێشان دەران کرد. کۆبوونەوەی کرێکارانی شیرکەتی موبین سەنعەد لە پاڵاوگەی ئادیش. ڕۆژی دووشەمە کرێکارانی شاغڵ لە پاڵاوگەی ئادیش بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام دژبەنەدانی داخوازیەکانیان کۆبوونەتەوە. بە پێی زانیاریەکان کرێکارای مانگرتوو لە کۆبوونەوەی سێ ڕۆژی ڕابردوویان داخوازیاری پەرداختی 3 مانگ حەقدەستی دواخرا و دابینکردنی بیمەی دەرمانی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەست،
گۆڕانی دۆخی پیشەیی، دابینکردنی امکاناتی ڕەفاهی و چوونە سەرەوەی ڕێژەی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان بوون. ناڕەزایەتی خانەنشینکراوانی کارخانەی ماشینسازی لە عێراق. خانەنشینکراوانی ماشینسازی عێراق ڕۆژی دووشەممە لە کۆبوونەوەیەکی ناڕەزایەتی داخوازیاری پێدانی داخوازیەکانیان بوون. بە وتەی کرێکارانی ناڕازی ماوەی 9 مانگە سەنەواتیان وەرنەگرتووە و بەهۆی کەمی ڕێژەی حەقدەست لە دۆخێکی سەختی معیشەتیدا ژیان بەسەرەبن. کرێکاران هەروەها خوازیاری زیادکردنی ڕێژەی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی بیمەی تەکمیلی، هاوسانسازی حەقدەست و پەرداختی مەزایە بڕاوەکانی خانەنشینی بوون. کۆبوونەوەی کەشاوەرزانی ئیسفەهان لە ساڕۆژی سەرکوتی بزوتنەوەی جوتیاران. ڕۆژی دووشەممە 28 خەزەڵوەر کۆمەڵێک لە کەشاوەرزانی ئیسفەهانی هاوکات لەگەڵ سێهەمین ساڕۆژی سەرکوتی جوتیاران لە ساڵی 1400 هەتاویدا کۆبوونەوە و ڕێزیان لە یادی قوربانیانی ئەو جوڵانەوەیە گرت. ڕۆژی 28 خەزەڵوەری 1400 هەتاوی کەشاوەرزانی ئیسفەهانی خۆپێشاندانێکی گەورەیان لە دەوروبەری زایندە ڕوود بەڕێوە برد، بەڵام هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەریان و چەندین کەسیان کوشت و بریندار کرد. ڕۆژی ڕابردوو جوتیارانی ئیسفەهانی لە کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیدا وێڕای ڕێزلێنان لە یادی قوربانیانی ئەو بزوتنەوە خوازیاری پێدانی حەقاوەی زایندە ڕوود و قەرەبووکردنەوەی زیانەکانیان بوون. لەسەر کاردەرکردنی 230 کرێکار لە کارخانەی پاشسۆلۆزی شۆش. بە پێی راپۆرتی سەندیکای کرێکارانی نێشەکەری حوتەپە هاوکات لەگەڵ گەڕانەوەی 300 کرێکار بۆ سەر کارەکانیان لە کارخانەی پاشسۆلۆزی شۆش 230 کرێکار بەهۆی تەواوبوونی ماوەی گرێبەستەکانیان لەسەر کار دەرکراون. لەگەڵ سەرهەڵدانی قەیرانی دارایی لەو کارخانەیە خاوەنکار و چالاکیەکانی ئەو ناوەندیەی بۆ ماوەی 20 ڕۆژ ڕاگرت و 300 کرێکاری بێکار کرد. لەو ڕێژەیە 230 کرێکار لەسەر کار دەرکراون لە حاڵێکدا 3 بۆ 2 مانگ حەقدەست و بیمەیان تا ئێستا پەرداخت نەکراوە. گیانەدەستدان و ژاراییبوونی هەشت کرێکار لە شارەکانی هەمەدان و قۆم. ڕۆژی دووشەممە 28 خەزەڵوەر 7 کرێکار لە شاری هەمەدان ژارایی بوون. هاوکات لە شاری قۆم کرێکارێک بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانی لەدەستاوە. بە پێی زانیاریەکان کرێکارێکی بیناسازی لە شاری قۆم بە ناوی محەممەد حەیدەری بەهۆی بەربوونەوەی شتی سەخت بەسەریدا گیانی لەدەستاوە. هەروەها 7 کرێکار لە شاری هەمەدان بە بۆنەی هەڵمژینی گازی مۆنۆکسیدی کەربۆن ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانە کراون. لە دەستپێکی ئەم ساڵەوە تا بە ئەمڕۆ بەلانی کەم 2000 کرێکار لە کوردستان و ئێران بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانیان لەدەستاوە و بە سەدان کرێکاری دیکەش بریندار و کەمەندان بوون. لە سێداردانی 4 بەندکراو لە چەند بەندیخانەی کۆماری ئیسلامی. ڕۆژانی یەکشەمە و دووشەمە 27 و 28 خەزەڵوەر 4 بەندکراو لە زیندانەکانی زەنجان، خۆڕەماوە، کەهنووج و بەندەرعەباس لە سێدارە دراون. بە پێی راپۆرتەکان لە بەندیخانەی زەنجان بەندکراوێک بە ناوی فەرەت سەرمەدی تەمەن 32 ساڵ بە تۆمەتی دەستدرێژی سێکسی لە سێدارە دراوە. هەروەها بەندکراوێک بە ناوی مەستەفا مەولایی و بەندکراوێکی بەلووس بە ناوی محەممەد بامری تەمەن 36 ساڵ بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی خۆڕەماوە و کەهنووج ئێعدام کراون. لە زیندانی بەندەرعەباس هەروەها بەندکراوێکی ئەفغانستانی بە ناوی خوداڕەحیم پۆپرزەهی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر بەبێ ئاگاداری بنەماڵەکەی لە سێدارە دراوە. ناڕەزایەتی ژنانی ئەفغانستانی لە ئەسکەم تەرخەمی کۆمەڵگای جیهانی. ئەندامانی بزوتنەوەی ژنانی بەرەو ئازادی لە وڵاتی ئەفغانستان ڕۆژی دووشەمە 28 خەزەڵوەر لە کۆبوونەوەیەکدا ڕوو لە کۆمەڵگای جیهانی ڕایانگەیاند کە بێدەنگیتان لە سەرکوتی ژنان لەلایەن حکوومەتی تالیبانەوە مایەی شەرمی مرۆڤایەتیە. ژنانی ئەفغانستانی لە بەیاننامەیەکدا داوایان لە کۆمەڵگای جیهانی کرد گوشارەکانیان بۆ سەر حکوومەتی تالیبان زیاد بکەن بۆ ئەوەی کچان و ژنانی ئەفغانستان بگەڕێنەوە قوتابخانە و مۆڵەتی کاریان پێ بدرێت. ژنانی ئەفغانستانی هەروەها ئاماژەیان بە دامەزراندنی قوتابخانەی مەسەبی لەلایەن تاڵبانەوە کردووە کە تێیدا قوتابیان فێری تونداژۆیی و ڕەخۆکینە دەکەن. ژنانی ناڕازی ڕوو لە کۆمەڵگای جیهانی وتیان ئەو قوتابخانانەی لەلایەن تالیبانەوە دامەزراون هەڕەشەن بۆ سەر مرۆڤایەتی. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی دژبەرانی شەڕ لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی دووشەمە 28 خەزەڵوەری 1403 هەتاوی دژبەرانی شەڕ لە وڵاتەکانی بەریتانیا، ئوسترالیا، دانمارک،
ئیسرائیل و یۆناان دژ بە جەنایەتەکانی ئیسرائیل لە لوبناان و غەزە ڕژانە سەرشەقام و خۆپێشاندانیان کرد. هاوکات لەگەڵ هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە و لوبناان و قوربانی بوونی دەیان ژن و منداڵ شەپۆلێک لە نەفرەت و تووڕەیی کۆمەلگای ئازادی جیهانی گرتوۆتەوە و ئازادی خوازان و دژبەرانی شەڕ لە چەند وڵاتی جیهان خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ ئازادی دیلەکانی دەستی حەماس و بەندکراوانی فەلەستینی هەروەها گەیاندنی یارمەتی بە لێ قەوماوانی ئەو شەڕە بوون. بەپێی ئاماری وەزارەتی بێداشتی فەلەستین لە هێرشەکانی 24 کاتژمێری ڕابردوودا 72 کەس لە چەند ناوچەی غەزە گیانیان لەدەستاوە و سەدان کەسیش بریندار بوون. هەروەها لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبناان 21 کەس کوژراون و چەندین کەسی دیکەش بریندار. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لای.